سڵاوت لێبێ ئێستا کە کورد بەشێکە لە پرۆسی سیاسی عێراق چ گرنگیەکی هەیە ئەم بەشداری کورد لە پرۆسی سیاسی بۆ پرسی کورد؟ سڵاو لە ئێوە لە بینێرانی خۆشەویست لە ڕاستی لە کورد گرینگە بەشداری بکە لە پێکەنانی حکوومەتی تازای عێراق وەرۆکو بەشداری کردو لە کابینەکانی تری عێراقیشدا کورد هەر بەشداری کردو ئەمە دەرکەوتووە بە پێکاتی عێراق و بارودۆخی واقعی ئێستا عێراق هەر کاتێکەوە ئەم سێ پێکاتە سەرەکیە لە عێراقدا هەر کامێکیان ئەگەر بەشداری لە پێکەنانی حکوومەت نەکرد بێ یان دەرچوو بێت لە پرۆسی سیاسی لە عێراقدا ئەوە عێراق سەقامگیر نەبووە. ئێمە بینیمان لە سەرەتای لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە دوای ئەوەی کەوە دەتوانین بڵێن لە کابینەی یەکەمدا سونەکان بەشداریان نەکرد لە پرۆسی سیاسی لە عێراقدا بینیمان کەوە بارودۆخ لە ناوەڕاستی عێراق لە بەغدا و لە ناوەڕاستیش چۆن بوو. ئەو کاتە کورد بەهێزەوە بەشداری کرد لە پرۆسی سیاسی لە عێراقدا و ژمارەیەکی زۆر لە ئەندامانی نوێنەرانی هەبوو لە عێراق و پشتی زیاتر بوو وەکو وەزارەت و وەکو لە هێزی سوپای عێراقی لە هێزی ئەمنی و لە وەزارەتەکان بەڵام سونە بەشداری نەکرد. بینیمان کەوا بارودۆخ بە چ ئاراستەیەکدا ڕۆیشت و کێشەیەکی گەورە هەم لە ڕووی ئەمنی و ناوخۆیی لە عێراقدا و هەم لە ڕووی سیاسی و دیبلۆماسی پشتیوانی نێودەوڵەتیش بەوەی کەوا سونە بەشێکی گرین بوون لە عێراقدا بەڵام بایکۆتی پرۆسی سیاسیان کرد لە عێراقدا بەمەش بەشێکی زۆر لە وڵاتانی عەرەبی لە ڕێگای کۆمکاری عەرەبیەوە ڕەخنەیان لە حکوومەتی ئەوسای عێراق گرت و دەتوانین بڵێن عەرەب بەگشتی لە کۆمکاری عەرەبیش دابەش بوون بە سەد و بەرەدا و بەشی هەر زۆری کۆمکاری عەرەبی وڵاتانی کۆمکاری عەرەبی ئەو کاتە ڕەخنەیان لە دەسەڵاتی ئەو کاتی عێراق دەکرد و بەهۆی بەشداری نەکردنی سونە لە عێراقدا. لە بەرامبەریشدا بۆ کوردیش ئەوە هەمان شت ڕاستە بەڵام ڕەنگە کورد بێ پشتیوانی تر بێت لە ڕووی دەرەچێوە کەس هەندە هەوڵ نەدا یان خەمخۆری کورد نەبێ بەڵام کورد بۆ خۆی وا باشە بەشدار بێ لە حکوومەتی عێراقی لە هەر کابینەیەکدا هەتا وەکو ئێمە بەپێ ئەم دەستورە بەشێک بین لە عێراق و جیانە بینەوە لە عێراق کەواتە پێویستە کورد ئێستحقاقی خۆی لە حکوومەت وەربگرێ و بەشدار بێ لە پرۆسی سیاسی و لە ئاوەدانکردنەوە و لە ئەمنی لە سەربازی لە هەم ڕوویەکەوە لە عێراقدا بەشداری بکە. کەواتە بەشداریکردنی کورد بۆ ئەوەی وەکو سونەکان پشتگوێ نەخرێت لە پرۆسی سیاسی یاخود ئامانجەکانی دیکەی کورد لە ناو عێراقدا جیاوازی هەیە وەک لە سونەکان. دەتوانین بڵێن کورد ئەرچی کورد قورسترە لە سونە لە لایەنەکانی تریش لە سەبارەت بە مەسەلەی عێراق چونکە ڕەنگە کێشەی کورد لە عێراقدا کێشەی مەسەلەی مێژووی نێتەوە و نیشتیمانێکە. ئەو کێشەی ئەوەیەکەوە لە ڕاستیدا عێراق بەخۆی وڵاتێکە داتاشراوە کاتی خۆی کە ئەم بەشەی کوردستان بە عێراقەوە لەچێنراوە خۆپرس و ڕا بە کورد نەکراوە لەسەر خواستی کورد ئەم بەشە بە عێراقەوە نەرچێنراوە بەڵام ئەوە لە 1920ەوە دەتوانین بڵێن دوای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە ئەم بەشەی باشووری کوردستان بە عێراقەوە لەچێنراوە بەخۆشی بێ یان ناخۆشی بێ ئێمە بووین بە بەشێک لە عێراق. ئێستا تا ئێستا دەرفەتێکی نە لە ڕووی سیاسی نە لە ڕووی ئابووری نە لە ڕووی دیبلۆماسی و لە هیچ ڕوویەکەوە ئەو دەرفەتە نەهاتۆتە پێشەوە تاوەکو کورد بتوانێت جیابێتەوە لە عێراق و سەربەخۆیی خۆی ڕابگەنی. ئەگەر سیر بکەن لە 2017 کاتێک ڕێفراندۆم کرا بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستان بینیمان پەرچەکردداری عێراقیەکان چۆن بوو و وڵاتانی دراوسێ و تەنانەت زلهێزەکانی دنیاش چۆن بوو. کەواتە لە ئێستادا کورد تەنها لە بەردەم خیاری ئەوەیەکەوە بەشدار بێ لە پرۆسی سیاسی لە عێراق و بتوانێت ئەو باف و ئیستحقاقاتانی خۆی کەوە لە دەستوری عێراقدا دانی پێدانراوە لە ڕێدەستوریەوە داوایان بکە و بیپارێزێ و ئەم دەستکەوتانە بپچڕێ بخۆی کە لە ڕاستیدا بەشێکی زۆر لە مافە دەستوریەکانی کورد لە عێراقدا تا ئێستاکە وەک خۆی جێبەجێ نەکراوە. بۆیە گرینگە بۆ کورد هەم بەشداری بکات لە حکوومەت بۆ ئەوەی مافە دەستوریەکانی بەدەست بێنێ و هەم بەشدار بێ لە حکوومەت بۆ ئەوەی لە بڕیاری سیاسی ئاگادار بێ و بێبەش نەبێ لە مەسەلە داراییەکان و لە مەسەلەی پاراستنی سەروەری کورد تەنها چونکە کورد تەنها دژمنێکی نییە ڕەنگە پارچەکانی تری کوردستانیش ئەوانیشکەوە بەشێک لە خاچی کوردستانیان بەسەردا دابەشکرا و داگیریان کردووە ڕەنگە قبوڵی کیانی کوردی سربەخۆ نەکەن لە کاتێکدا ئەگەر حاڵەتێکی لەم بابەتە بێتە پێش ڕەنگە ڕوبەڕووی هەڕەشەی تورکیا یان ئێران یان سووریا هەر وڵاتێکی تر بێتەوە. بۆیە گرینگە لە چوارچێوەی دەستوردا کورد ئەگەر بتوانێت نیمچەکیانێکیش بۆ خۆی هەر وەکو
وەکو ئێستا بەپێی دەستور فیدراالیە حکومەتێکی خۆجێیی هەیە ئەوە لە ڕێ ئەم دەستورە و لە ڕێی بەغداوە بتوانانی پارێزگاری لەم دەستورانە بکە لەم دامەزراوە و لەم دەستکەوتانی خۆی بک بیپارێزێ بەڵام دوورکەوێتەوە لە حکومەتی بەغدا ئێمە بینیمان لە ڕابردووی نزیکدا بینیمان کاتێکە ڕامانگەیاند ئابووری سەربەخۆمان ڕاگەیاند ئەوە دەرکەوت ئێمە سەرکەوتو نەبووین لە ئابووری سەربەخۆدا کاتێک کە داوای جیاببوونەوەمان کرد دەرکەوت لەگەڵ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان خوازیاری ئەم ڕۆژەیەکەوە ببێتە خاوەنی دەوڵەتی سەربەخۆی خۆی بەڵام بارودۆخ و هەڵومەرج لەبار نەبوو بینیمان کاردانەوەکان چۆن بوو و تووشی چەند کێشە و گرفتیش بوون بەهۆی ئەم بڕیارەوە و بینیمان لە حتا لە ڕووی سەربازیشەوە ئێمە هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ ئەوەی ئەو هەموو شەهیدەیدا و مەقاومەی کرد بەڵام هەر کاتێک ئەگەر وڵاتانی دراوسێ یاخود جیهانی بیانەوێت کێشە دروستکەن بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بخەنە ژێر مەترسیەوە ئێمە بینیمە لە 2004دا هێزەکانی داعش هاتن نزیکی هەولێر بنەوە پایتەختی هەرێمی کوردستان بگرن لەبەر ئەوە هەموو ئەوانە ئەگەرن دەبێت کورد حسابیان بۆ بکات لە ئێستادا کورد گرینگە بەشدار بێت لە پرۆسی سیاسی لە عێراقدا و بەشدار بێت لە پێکەنانی حکوومەتدا و ئیستحقاقاتی دارایی خۆی وەربگرێ و داوای جێبەجێکردنی مافە دەستوریەکانی بکە ئەوەی کە لە عێراقدا هەیە. بەڵێ بەڕێز ئازاد باس لە بەشداری کورد کرد لە پرۆسی سیاسی عێراقدا بە هەمان هێندەی بەشداری پرۆسی سیاسیەکە کورد بەشێکە لە بڕیاردانی سیاسی لە عێراقدا؟ بەداخەوە ئەگەر ئێستا ئێمە سەیری ئێستای ئەم کابینەیە بکەین بە بەراورد لەگەڵ دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە 2003 کاتێکەوە حکوومەتی عێراق ئەو کاتە ڕووخا ئیتر بە بڕیاری ئەنجومەنی ئاسایش عێراق کەوتە ژەربەندی حەوت و دەتوانین بڵێن بە شێوەیەکی یاسایی لە ئەنجومەنی ئاسایشەوە عێراق داگیر کرا واتە ئەمریکا وڵاتانی تر وەکو داگیرکەر هاتن لەسەر خاچی عێراق و بە شێوەیەکی یاسایی لە ڕێی ئەنجومەنی ئاسایشەوە هاتن ئەمان هەر خۆیان بڕیاردەر بوون و هەر خۆیان جێبەجێکار بوون ئەو کاتە کورد دەتوانین بڵێن خاوەنی ئەزمونێک بوو لە بەڕێوەبردن بەڵام لە 2003 کاتێک سەدام ڕووخا شتێک نما لە عێراق بە ناوی دامەزراوە بە ناوی سوپا هەڵوەشایەوە و شتێک نما بە ناوی هێزی ئەمنی و ئابوورێکی ناسەقام گیر و دەسەڵات و هەموو دامەزراوەکان هەڵوەشانەوە هێزێک هات و دەستی بەسەداگرت بەڵام هەرێمی کوردستان دەتوانین بڵێن لەگەڵ ئەوەی ئەو کاتە دوو هەرێم و دوو ئیدارە و دوو حکومەت بوو بەڵام خاوەنی هێزێکی دامەزراوەی ئیداری و سەربازی و ئەمنی بوو واتە کوردستان ئەو کاتی بەهێزتر بوو زۆر لە چاو بەغدا ئەمە تاوەکو 2005 کە دەستور نووسرایەوە لە نووسینەوەی دەستوردا ئەگە سیر بکەی کە سونەکان بایکۆتیان کرد و بەشداریان لە پرۆسی سیاسینەکە زیانی زۆریان بەرکەوت بەڵام ئەو کاتە لە 2005 کورد بەهێزێکی زۆرەوە و بەشاندێکیشەوە بەشداریان کرد لە نووسینەوەی دەستوردا و زۆر لە بافەکانی کورد ئەو مافانێکە ئێستاکە کورد شانازی پێوە دەکا هەوڵی جێبەجێکردنیان دەدا و دەست بەکەوێ ئەم مافانە لە دەستوردا ئەو کە چەسپێندا مەمجەلال لە بەغدا بوو و وەفدێکی کورد بەهێز ئەو کاتە چوو. مەبەستی من ئەوەیە ئەنی کە بەشێکە لە پرۆسی سیاسی لە عێراقدا کورد بە هەمان هێندەی ئەو بەشداریە سیاسیە بەشدارە لە بڕیاردانی سیاسی لە عێراقدا؟ نەخێر ئێستا کورد لاوازە ئێستا کورد مەبەستم ئەوە بوو باسیەوە بکەم کە لە کابینەی یەکەم چەند بەهێز بوو بەڵام بەداخەوە لە کابینەی یەکەمەوە ئیتر لە دوای ئەوە کابینەی دووەم کابینەی سێم و تا ئێستاکە ئەم کابینەی کازمیە دەتوانین بڵێن کورد کابینە لە دوای کابینە لاواستر بووە ئەویش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە لەوەی کەوە حکوومەتی شیعە لە بەغدا کە لەوەتەی ڕوخانی سەدام و شیعەکان لە بەغدا دەسەڵاتدارن و ئەوان کابینە پێک دەهێنن ئەمە بووە بە عرفێک دەسەڵاتی جێبەجێکار وەکو ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران لای ئەوان بێ و پەرلەمان لای سونەکان و کۆمار لای ئێمە ئەمە وەکو عرفێکی سیاسی لێ هاتووە بۆیە کابینە لە دوای کابینە کورد دەتوانین بڵێن لاواستر بووە پێگەی لە بەغدا تۆ ئەگە سیر بکە ئێستاکە کورد لەم کابینەیەدا بە لاواسترین کابینە پشتی کورد دەردەکەوێ و کاریگەریشی لەسەر حکوومەتی عێراقی تۆ سیرکە لەم کابینەیە کورد بە سێ وەزارەت بەشداری کردووە لەگەڵ پێکهێنانی کابینەکە تەنها یەک وەزارەتی کورد
متمانەی پێبەخشرا و دەست بەکار بۆ 2 وەزارەتەکەی تر تا ئێستا دەست بەکار نەبووە و تا ئێستا متمانەشی پێ نەبەخشراوە بۆیە لە ئێستادا کورد یەک وەزارەتی هەیە لە بەغدا ئەمە جگە لەوەی تا ئاستێکی دەتوانین بڵێن لە 100 کەمتر لە هێزی عراقی کورد بەشداری نماواتە وجودی کورد لە هێزە ئەمنیەکانی عراقی هێزی سەربازی عراقی و هێزی ئەمنی 100 موجود نییە ئەمە جگە لەوەی کە لە زۆربەی هەر زۆری فەرمانگەکانی عراق لە وەکیل وەزیر یاخود بە ڕاوێژکار یان بە مدیر عام و بە هەر پۆستێکی تر لە دام و دەستگاکانی عراقیدا کورد پاراوێز خراوە شوێنەکانی بەتاڵ بۆ پڕ نەکراوەتەوە یان خەڵکی تریان لە شوێن داناوە ئەمە ئەوەی کردووە کە کورد لاواز بێ و پێگەی کورد لە حکومەتەکانی یەک لە دوایەکی عراقی لاواز بێ بەوەی ئێستا شەوەکە لە هەمیان لاوەسترا لە ڕووی تەواجدەوە لە ڕووی هەبوونەوە ئێستا آخر وەفدی هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستان وەفد دەنێرێ ڕەنگە لەم ڕۆژانەی داهاتوشدا وەفدەکە بچێتەوە بۆ بەغدا ڕەنگە کۆی داواکاری و خواستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە وەفدەکەدا چڕ بوو بێتەوە بۆ مەسلەی موچە و دارایی و ئەو بابەتانەی کەوا لە بینی حکوومەتی هەرێم و بەغدا لەسەر مەسلەی پرسی نەوت و دارایی و موچە هەیە لە کاتێکدا کورد خاوەنی پرسێکی نەتەوەیی و نیشتیمانیە خاوەنی پرسێکی قوڵی مێژووی نەتەوەی و خاکە ئەمە لە مادەی 140دا چڕکراوەتەوە ئێستا کورد ڕەنگە زۆر کەمتر خۆی لە قەرەی مەسلەی مادەی 140 و لە مەسلەی مافە دەستوریەکانی تر بدا کە لە دەستوریشدا هاتووە بۆیە کورد بەڕاستی ئەوەی لە دەستور دەتوانی تەسبیتی بکە و جێگیری بکە ئەوەتە ئێستا کە قورسایی هەموو کورد وەفدێکە و داوای موچەیەک دەکات. بەڵێ ئەم پاشەکشەیە کە کورد کردوێتی لە ناو پرۆسە سیاسەکەشدا ئەنی کاریگەری لەسەر پرسە ئەساسیەکە بنەڕەتەکەی کورد دروست کردو لە عراقدا بێگومان ئەگەر ئێمە لە 2003 تاوەکو ئەمڕۆکە کورد خاوەنی دامەزراوی ئەو کاتە خاوەنی 2 ئیدارە و 2 حکومەت نەبە دوای ئەوەی کە بۆەوە یەک حکومەت و یەک ئیدارەش ئەگەر بەفعلی حکومەتی هەرێمی کوردستان حکومەتێکی یەکگرتوو بایە هەموو ڕۆژێ سنووری نێوان دوو زۆنەکە زەق نەکرابایەوە هەموو ڕۆژێ ئەو مەسلەی خزمەتگوزاریەکان جیاکاری نەکرابایە لە مەسلەی خزمەتگوزاری لە مەسلەی بودجە لە مەسلەی ناردن و پارە و یارمەتی لە نێوان قەزا و ناحیەکان لە نێوان پارێزگاکان ئەگەر متمانەی سیاسی هەبایە و ئەگەر شەفافیت لە بەڕێوەبردن لە حکومەتی هەرێمی کوردستان زیاتر بایە ئەگەر متمانەی نێوان دەسەڵات و هاوڵاتی لە هەرێمی کوردستان متمانەیەکی بەهێز بایە بێگومان حکومەتی هەرێمی کوردستان پێگەی قایمتر دەبوو و متمانەی زیاتر دەبوو و سەگ و قورساییشی دەبوو لە لای حکومەتی عراق و حکومەتی عراقیش ناچار دەبوو زیاتر جێی لێ بگرێ بەڵام لە دۆخێکی ئەوها دەکەوە دەتوانین بڵین لایەنی کەم ئەو دوو هێزە سەرچێکەوە حکومەتی هەرێمی کوردستانی پێکێناوە ئێستا لە چ دۆخێکی سیاسین و ئابووری کوردستان لە چ دۆخێکە کەوا حکومەتی هەرێمی کوردستان بۆ یەک موچە دەچی داوە لە حکومەتی عراقی دەکا و هەروەها دەبینی لە مەسلەی دوو ئیدارەکە و ئیدارەکە چەندە شلۆقە لە مەسلەی بۆ حەدیدا هەموو ئەوانە کاریگەری هەیە بۆچی خۆ حیزب عراقیەکان ئەوانەیەکەوە پێکەینەری کابینەی کازمین خۆ ئەوان ئەم بارودۆخی هەرێمی کوردستان لە من و تۆ باشتر دەزانن باش پێکهاتەی حکومەتەکە دەزانن و باش جیاوازی ناکۆشی نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان و حاڵی واقعی ئەمڕۆی حکومەتی کوردستانیان لەبەرچاوە هەموو ئەوانە کاریگەری دەبێ و ئەوە ژوای کردووەکەوە حکومەتی بەغدا و شیعەکان و دەسەڵاتداران لە بەغدا کەمتر بەدەنگ داخوازیەکانی بەدەم داخوازیەکانی حکومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانەوە بێن و جەسورانەتر ئەوان دەتوانن جورئەتی ئەوە دەکەن کەوا غەدر لە خەڵکی کوردستان بکەن و مافەکانیان بخۆن و پێشێلی بکەن بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە نمونەیەکی وا پیشان بدا وەکو بەهێزەوە دەربکەوێت لە کاتێکدا هێزی پێشمەرگەی کوردستان گەلی کوردستان هیچ درێغی نەبووە لە بەرگریکردن لە خەڵکی کوردستان بەرگریکردن لە حکومەت و لە ئەزمونەکەی هەرێمی کوردستان چەند هزار پێشمەرگە شەهید بوو و چەند هزار پێشمەرگە بریندار بوو ئەو قوربانی کە هێزی پێشمەرگەی کوردستان و خەڵکی کوردستان دای لە پێناوی بەرگریکردن لە ئەزمونەکە و لە هەرێمی کوردستان بەرامبەر بە داعش و شەڕی کرد دەتوانین بڵێن لایەنەکانی تر نەیان کردیە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا هەیە نەقدا و ڕەخنەی گەورەیە لە ئەدای سیاسی دەسەڵاتی سیاسی لە کوردستان دەگیرێ و لە ئاستی بەڕێوەبردن لە حکومەتی هەرێمی کوردستان دەگیرێ لە بواری ئابووری و داراییش دیسان کابینە یەک لە دوایەکەکانی حکومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسن بەوەی ئێستاشەوە بەڵێ بەڕێز ئازاد دەسەڵاتی سیاسی هەرێم هۆکارە
بۆ ئەم پاشەکشەیە کە کورد کردوێتی لە پرۆسی سیاسی عراقدا یاخود بۆ نمونە بەغداش بەشێکی بەرەکەوێ هێزە شیعەکان هێزە سونیەکانی عراقیش پشکیان بەرەکەوێت لەوەی کە وایان کردووە کە کورد پاشەکشە بکات لە پرۆسی سیاسی عراقدا. ئێمە بەر لەوەی بچین ڕخنە لەوان بگرین و گلەی بکەین لەوان کاوان بەشێکن لە کشانەوە لە پاشەکشەی کورد لە پرۆسی سیاسی لە عێراقدا ئێمە پێویستە ڕخنە لە خۆمان بگرین چونکە خۆ ئەوان لایەن یەکەم هێزێکن ڕەنگە دان بە ئاسانی دان بە مافی تۆدا نەنێن ڕەنگە حەز نەکەن خواستیان نەبێ ئازادی دەسێندرێ نادرێ قەت و قەت شیعەکان و وەسونەکانیش تا ئێستاکەش ئەو عەقڵیەتە لە ڕووی بە مەبدەئەوە دروست نەبووە وەکو مەبدەئیان لەلای ئەوان دروست نەبووە ئەوان بێندان بە مافی تۆدا بنێن وەکو گەلێک وەکو گەلێکی جیا وەک مێژوێکی جیا وەک نیشتیمانێکی جیا مافی ئەوەتە بێکەوە تۆش خاوەنی کیانێکی خۆت بی خاوەنی ئابووری خۆت بی خاوەنی دامەزراوی سیاسی خۆت بێ قەت ئەوان نایەن ئەو دیاریە لەسەر سینێکی ئاڵتونی پێشکەشی بە تۆ بکەن بەڵام تۆ دەبێ ئەمە بستێنی ئەم داوای بستێنی تۆ چۆن ئەم داوایە دەستێنی دەبێ خۆت هەبی تۆ دەبی نمونەیەکی جوانی پێکەوە ژیان نمونەیەکی جوانی ئیداری سیاسی دیموکراسی ئازادی هەموو ئەوانە پێشکەش بکەی بۆ ئەوەی لایەنی کەم ئەوان نەتوانی دەرفەتێک نەدەیە بەردەم ئەوان بۆ ئەوەی ئەوان دان بە مافی تۆ دانێت تۆ باسی ئابووری سەر بەخۆ دەکەی ئەوان 1001 نمونەت بۆ دەینەوە لە مەسلەی گەندەڵی لە مەسلەی ناشەفافی لە نەفت لە مەسلەی گومرگەکان لە مەسلەی داهات ئەوان دەتوانن نمونەی ئەوت بۆ بێندەوە بڵێن حکوومەتی عراقی آخر موچەشی داوە بەڵام ئەوە وا نزیک دەبینەوە لە مانجی 6 کەچی تا ئێستا بەشی زۆری وەزارەتەکان موچەی مانجیەکیان وەرنەگرتووە لە هەرێمی کوردستان کەواتە لە 2020 دەتوانین بڵێن هەتا ئێستا هیچ موچەیەک نەدراوە لە کاتێک ئێستاوە حکوومەتی عراقی وا خەریکە موچەی مانجی 5 بۆ 6 دەچێت ئەوان لە بەرچاوە کەواتە زیاتر پشتی گلەیەکە بەرە خۆمان دەکەوێت ئێمە نەمانتوانین نمونەیەکی جوانی حکمڕانی لە کوردستان پیشان بدەین نەمانتوانین نمونەیەکی جوانی سیاسی پیشان بدەین نەمانتوانین تەنانەت نمونەی جوانی پێکەوە ژیانی پێکاتەکانی کوردستانیشمان بەم دوایانە لەکەدار کرد بۆیە بەڕاستی ئەوەی کە لە کوردستان تا ئێستاکە بەردەستە بووە و هەبووە وەکو واقع بەڕاستی دەتوانین بڵێن شایانی ڕەخنە لێگرتنە. بەڵێ بەڕێزازاد پرسی کورد لە عراقدا و بەتابەت لە دوای ساڵی 2014ەوە کە سەرەتای بڕینی موچەی و بودجەی خەڵکی کوردستانە لەلایەن حکوومەتی عراقی و کۆمەڵی هەڵبەز و دابەزی بەخۆیەوە بینیوە چاوەڕوان دەکرێت لەم کابینەی مستەفا کاظمیدا ئیتر ئەم پرسە جۆرێک لە سەقامگیری بەخۆیەوە ببینێ بەتابەت کە یەک دوو جار وەفد چۆتە بەغدا بۆ ڕێکەوتن لە سەر هەندێک ئەو پرسانەی کە بە هەڵواسراوی ماونەتەوە بەتابەت بە تەسلیمکردنی مەلەفی نەوت. دەزانی ئەو پرسی ئابووری لە کوردستان پرسێکی زۆر گەورەیە یعنی هەر مەسەلەکە موچە نییە ڕاستە ئێستا ئەوەی خەڵک دەبین و قسە لەسەر دەکرێت لە سوۆشیال میدیا و هەموو ئەو خواستی خەڵکو ئەوانە زیاتر لە موچەدا چڕبۆتەوە بەڵام لە ڕاستیدا ئەو جیاوازیەکەوە هەیە لە نێوان هەرێم و بەغدا بۆ خۆی پرسێکی گەورەی ئابووریە ئەمە ڕەبتە بە مەسەلەی نەوت بە مەسەلەی گومرگەکان بە مەسەلەی داهات بە مەسەلەی قەرزی بەشی هەرێمی کوردستان لە قەرزە دەرەچیەکان ئەو هەموو قەرزە دەرەچیەکەی چە زیاتر لە 6 ملیار دلار کە قەرزی دەرەچی هەبووە تا ئێستا هەرێمی کوردستان وەری نەگرتووە ئێستحقاقاتی پێشمەرگەی تا ئێستا وەرنەگرتووە و مەسەلەی زیندانی مەسەلەی کۆمەڵایەتی هەندێک ئەوانە کە سیادیەکان هەموو ئەوانە کەوا هەرێمی کوردستان حەقی خۆی هەیە لە بەرامبەریشدا تا ئێستا هەرێمی کوردستان هیچ نەوتی ڕادستی حکوومەتی عراقی نەکردووە لە مەسەلەی نەوت بە خۆی مەلەفێکی دووری درێژە ئێستحقاقی کۆمپانیەکان دانەوەی قەرز و ئەوەی کە بەرهەم دێ ئەوەی کە هەموو ئەوانە بەڕاستی لێژنەی تایبەتیان دەوێت وردەکاری تایبەتیان دەوێت لە ڕاستیدا متمانە نەماوە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا لە بواری ئابووری بەگشتی بە موچە و بە بودجە و بە نەوت و بە هەموو ئەوانی ترەوە چ لە ڕابردوو چ لە ئێستاش بۆیە پێویستە حکوومەتی کازمی هەروەکووە وعدشیدایە و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕێ ئەم وەفدەوە کە چوتە بەغدا بەڵێنی ئەوەی داوە تەواوی نەوت و داهاتەکان ڕادستی حکوومەتی بەغدا بکە ئەگەر هات و حکوومەتی بەغدا تەواوی ئیستحقاقەکانی هەرێمی کوردستان لە دارایی و ئابووری پابند بینێرێت تەنها ئیستحقاقی هەرێمی کوردستان تەنها موچە نییە زۆر لایەنی تریش دەگرێتەوە بۆیە مەلەفی ئابووری
نێوان هەرێم و بەغدا مەلەفێکی گەورە و قوڵە و پێویستی بە دانوستانی زۆر هەیە پێویستی بە تەدقیق وردبوونەوەی زۆری هەیە ئومێدمان وایە کە کازمی کە وعدی داوە و دەرک بە بابەتەکە دەکا ئەم بابەتە یەکلا ببێتەوە و تاوەکو ئەم بابەتە یەکلا نەبێتەوە کورد و بەغدا لە پرسەکانی تریش ناگەنە یەک واتە ئەگەر تاوەکو پرسی ئابوووریەکە یەکلا نەبێتەوە ئیتر بودجە دیاری ناکرێ موچە ئستەقرار و سەقامگیری بەخۆیەوە نابینێ هێزی پێشمەرگە پرچەک ناکرێ و مەشقی پێ ناکرێ و ئێستاقاکانی خۆی وەرناگرێ و هەموو ڕۆژێ ئەم شریتە لێ دەدرێتەوە بەوەیەکەوە موچە بڕا ئاها نەهات دەیبڕن نابڕن نەفدرا نەدرا ئەمانە پێویستە بەپێی دەستور ڕێککەوتنێکی گشتگیر و یەکلایی بکرێتەوە ئەمەش بابەتێکی دوور و درێژە بە شەو ڕۆژێک و بۆ وەفدەش ناکرێ بەڵام ئومێد هەیە کەەوە کابینەکەی کازمی هەنگاو بنێ بەڵام ڕەنگە ئەوە فترەیەکی زۆر بخایەنی هەتا ئەم پرسی ئابووری لە هەرێمی کوردستاندا بە دۆزێک دەگا بەڵێ بەڵام ئێمەگەر باس لە گۆڕانکاری یاخوبا خود پرسی کورد بکەین لە عراقدا بە دیوەکی دیکەش ئەبێ قسە لەسەرەوە بکەیانی کورد لە دوای پرۆسەوە بەتایبەت لە دوای پەسەندکردنی دەستوری عراقەوە چی دەستکەوتووە لەم عراقی کە زیاد لە 80 ساڵ تەمەنی بووە ئەوەی کورد دەستی کەوتووە و دەتوانانی بەرن وەسیقەیەکی ڕسمیە و کورد شانازی پێوە بک و بتوانێ بەرگریشی لێ بکە نووسینەوەی دەستورە و ئەو مافانان کەەوە وەکو زیاتر لە مادەیەکە لە دەستوری هەمیشەی عراقدا هاتووە دەتوانین بڵێن باشترین وەسیقەیەکە بە درێژایی دروستبوونی دەوڵەتی عراقەوە تاوەکو ئەمڕۆکە ئەم مافانان کە لە ئێستادا لە دەستوردا هەن بەڵام چەندی جێبەجێکراوە کەمی جێبەجێ بەشێکی زۆر کەمی لێ جێبەجێکراوە کورد پێویستە پێداگری لەسەر جێبەجێکردنی ئەو بافە دەستوریانە بکە ئەمەش چۆن دەکرێت بەوە دەکرێتەوە کورد نێوماڵی خۆی ڕێک بخە کورد بەهێز بێ لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی لە هەموو ئەوە و لازمە کورد پێشێلی دەستور نەکا بۆ ئەوەی بەرامبەرەکەشی بڵێ تۆش مافە دەستوریەکانی من بدە ئەگەر کورد پابەند نەبێ بە دەستورەوە واتە تۆ شەرعیەت دەدەی بەلایانی بەرامبەریش ئەوانیش پابەند نەبن بە دەستور پێشێل بکەن بە بڕوای من جێبەجێ نەکردنی دەستور و پابەند نەبوون بە دەستور لە عێراقدا یەکەمین کەس ئەوە لایەنی کوردیە زەرمەندی یەکەم دەبێت لە پێشێلکردنی دەستور چونکە لە هەموو حاڵەتێک شیعەکان و یان عەرەب بەگشتی ئەوان حکمڕانن ئەوان لە بەغدا دەسەڵاتدار و دەسەڵات لای ئەوانە ئێمە دەچین داوای مافەکان لەوان دەکەین ئەوەی کە هاتووە بۆیە پێویستە ئێمە ئەو تەبریرە نەدەین دەست لایەنی بەرامبەر ئێمە پابەت بین بە دەستور بەو مافانەی کە هەتمان داوا بکەین و بۆ ئەرکانی لەسەریشمانە جێبەجێ بکەین بەڵام دەتوانین بڵێن گرنگترین وەسیقەی ڕسمی و خاڵی سەرەکی بۆ کورد لە عێراقدا بە درێژایی مێژووی عێراق ئەوەیە کە ئەم مافانن کە لە ئێستادا لە دەستور داهاتووە بەڵام لەگەڵ ئەوانەشدا کە کورد ینی دەستور مافێکی زۆری داوە بە کورد دەبینی کە بە ناوی جیاجیاوە ئەم دەستورە پێشێل ئەکرێەوە مافانەی کە دراوە بە کورد و تەنانەت ینی لەناو خۆشیانە چ شیعە چ سونە مافی یەکتری زەوت ئەکەن پێ دوانیە ئەم دەستورەش بوو بە بابەتێکی ئیدی هیچی لێ سەوز نەبێت لە مودووە کێشەی نێوان شیعەکان و سونەکان جیایە ئەوەی کەەوە شیعەکان و سونەکان کەەوە کێشەیان هەیە لەگەڵ کورد لەگەڵ دەسەڵاتی بەغدا بەڕاستی کێشەکان جیاوازن ئێمە نابی بچینە ناو ئەو وردەکاریی شیعە و سونە کە بە درێژایی مێژوو 1000 ساڵ زیاترە ئەم کێشەیان هەیە و یەکلاژ نابێتەوە کێشەی ئەوان کێشەی مەسهەبیە و دەریایە خوێن لە بینیانە کێشەی ئێمە کێشەی نەتەوە و نیشتیمانێکە کێشەی ئەو مێژوە خەباتەیە کە کردومانە لە پێناوی ڕزگاری نەتەوەی و نیشتیمانی ئەوەی ئێمە دەتوانین پێداگری لەسەر بکەین نمونەیەکی جوانی دیموکراسی پێشکەش بکەین و نمونەیەکی جوانی حکومڕانی پێشکەش بکەین نمونەی جوانی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان پێشکەش بکەین و ببینە نمونەی دیموکراسی ئازادی ڕادەربڕین بۆ ئەوەی لایەنی کەم پشتیوانی وڵاتانی جیهانی و ئەوروپا و وڵاتە مرۆڤ دۆستەکان و دیموکرات خوازەکان بەدەست بێنین ئێمە دەزانین زۆری ماوە گەلانی عراق و ناوچەکەش ئەوەندە دیموکرات خواز بن بۆ خۆیان بێندان بە مافی تۆ دابنێن و هەموو ئیستحقاقەکانی تۆ بدەن تۆ دەبی
کێشەکانی خۆ جیاکەیەوە لەو کێشەی سونە و شیعە نابی ئێمە بچینێ ناو ئەو کێشانەی ئەوان هەیتیان ئەوە دەبی ئێمە لە بینی ئەمریکا و عێراقی ئەمریکا و ئێرانیش خۆمان ئەو هاوسەنجە ڕابگرین ئێمە نبینە بەشێک لە ململانیەکانی ئەمریکا و ئێران لە ساحی عێراقدا کەوا ئێستا کە زۆر بەقوڵی ڕەنجی داوەتەوە ڕەنگە ئەو حکومەتەی عێراق حکومەتی کابینەی کازمی لە چەند مانجی داهاتوودا ڕوبەڕووی زۆر ئاستەجی گەورە بێتەوە لەم فشارانەی کە لەلایەن ئەمریکا و لەلایەن ئێرانەوە دەخرێتە سەر حکومەتی عێراق چونکە هەردوو لا پیرۆزبایان لێکردیا بەڵام هەردوو لە ئەجندای خۆیان هەیە و چاوەڕێ ئەوە دەکەن لە چەند مانجی داهاتوودا بزانن ئەجندای حکومەتەکەی کازمی بەچ ئاقارێکدا دەڕوە ئێمە دەبی هاوسەنجی نەتەوەی خۆمان ڕابگرین هەم لەگەڵ ئەمریکا و ئێران و هەم لە بینی شیعە و سونە ئەوەی کە گرینگە بۆ کرد دوو خاڵی زۆر گرینگە یەک نێوماڵی خۆمان ڕێکخین نمونەیەکی جوانی حکومڕانی و دیموکراسی پیشان بدەین و لە بەغدادا یەک هەڵوێست بین دووش پێداگر بین لەسەر بەدەستێنانی مافە دەستوریەکانمان لە عێراق و کورد بە یەک خطاب و بە یەک دەست داوای ئەم مافانە بکات لە عێراقدا. بەڕێز ئازاد ینی بە تێڕوانینی تۆ کورد بۆتە بەشێک لەو ململانەیانی کە لە عێراقدا هەنجاب ململانی ناوخۆیەکانی عێراق بە یاخود ئیقلیمیەکان بێت؟ نەخێر دەتوانین بڵێن بە تایبەتی لە دوای دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی و دواتر دوو کاندیدی تر کە سەرکەوتوو نەبوون دەستیان لە کارکێشاوە ئەم کاندیدی ئێستاش کە متمانەی وەرگرتیا کورد دەتوانین بڵێن بە هاوسەنجی هەڵسوکەوتی کردیا هەم لە مابینی ئەم شەڕە زەقەی ئەمریکا و ئێران لەسەر خاچی عێراق دەتوانین بڵێن هاوسەنجێکی باشە ڕاگرت ئەوەی کەوە خاڵی لاوازی کوردە بەڕاستی لەم کابینێ ئێستا بە بڕوای من دوو خاڵە یەکەشیان ئەوەیە بەر لەوەی حکومەتەکەی کازمی تەکلیف بکرێ کورد پیرۆزبایی کرد بەبێ ئەوەی هیچ وەسیقەی ڕسمی ئیمزاکراو لە مابینی حکوومەتی هەرێمی کوردستانیان دەسەڵاتی سیاسی لایەنە دامەزراوە ڕسمیەکەی دەڵێم نەک لایەنی حیزبی لە بینی ئەو لە بینی کازمی مۆرکرابێ و هەبێ ئەمە نەبووە ئەوەی من نبینم شتێکی وا هەبوو بێ و خاڵی لاوازی تری کوردیش ئەوەیە لە ڕاستیدا ئێمە ئەم بارودۆخی ئێستای لە هەرێمی کوردستاندا هەیە لە بینی بەتایبەتی ئەم دوو هێزە سەرەکیی لە هەرێمی کوردستاندا هەیە و بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان ناشەفافی و نەدانی موچە و ئەم بارودۆخە ئابووریە و ناسەقامگیرەی لە هەرێمی کوردستاندا هەیە ئەم فەراغ زۆرەی لە بینی هاوڵاتی و دەسەڵات حکومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتی دروست بووە ئەمە دەبێتە دەرفەتێک و کەلەنێک لایەنی بەرامبەر بیقۆزێتەوە بۆیە ئەم دوو خاڵە لاوازەمان هەیە هیوادارم دەسەڵاتی سیاسی کورد حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت ئەم کەلەنانە پڕ بکاتەوە نەیهێڵێ بۆ ئەوەی لایەنی بەرامبەر نەیقۆزێتەوە بە بەرژەوەندی خۆی. بەڵێ بەڕێز ئازاد جۆڵا چاودێری سیاسی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بوویت. ئێوەش خواتان لەگەڵ.